ئێمە وەکو کەناڵی NRT2 بەهۆی ئەو بارگرانی تووشی ڕۆژاوای کوردستان بووە بە باشمانزانی کە بە هەموو شێوەیەک بایکۆتی دراما تورکیەکان بکەین هەم گۆرانی و هەموو کارە هونەرەکانی ئەوانەی کە لە تورکیا بەرهەمهێنرێت بە هەموو شێوەیەک بایکۆتمان کردو. نزیکەی 3 مانگ لەمە پێش هەستمان بەو کاریگەریە کردبوو کە ڕوئیا لە ڕۆژاوە بە هەموو شێوەیەک ئێمە کارە تورکیەکانمان ڕاگرت لە کلیپ پاشان بۆ مای 3 مانگیشە بێ درامای تورکیمان عرض نەکردووە لەسەر شاش لە ڕێگەی پارێزەری کەناڵەکانی NRT2 لە گفتوگووایم بۆی ئەو درامایانە بە هەموو شێوەیەک سەحب بکرێتەوە. هەڵبەت ئێمە هەستمان بەو بەرپرسیارەتیە کردووە لەلایەن خەڵکیشەوە لاچی هەندێک جار تووشی ڕەخنەبوو بێتینەوە کە ئەو درامانە تەسیراتی لەسەردا بنەریتی کۆمەڵگە بە باشمان زانیوە کە بە هەموو شێوەیەک ئەو بکەین. ئەو وەزعی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و بەتایبەت دوای هێرشەی کە کرایە سەر ڕۆژاوە ئەمە وایەکی کە درامای تورکی بە شێوەیەکی بەرچاو لە لای بینە ڕەفز کرێ. ئەم ڕەفزکردنەش تەبەن کار لەسەر شێوازیشکردنی ئەماکات. ئێمە کاتێککە بینە شتێکی نێت ناتوانین کاری تیا بکەین. ئەو داهاتی کە لە درامایەکی تورکیا سەرفێکەین ئەو تاقی لە درامایەکی تورکیا سەرفێکەین پێمان باشترە بین لە درامایەکی ترا سەرفیکەین کە بینەر پێی باشە و حەزی پێدی. ئێمە شتێکە بینەر نێوێت بەڕاستی خۆمانی پێ ماندوو ناکەین. خەڵک حەزی بە درامایان نیە کە هەم شیرازەی خێزانەکەی تێکبات هەم شیرازی مناڵەکانی تێکبات هەم تااقەتی نییە دانیشێ بە دیار درامایکە کە باسی شەڕ و شۆڕە بۆ بکایە باسی خیانەتە بۆ بکات. بینەر حەزی لە درامایەکە کە چێژی لێوەرگێ حەزی لە درامای کە دۆزێ بە دیارە پێ بکەن کابرا لە دەرەوە کۆڵ هێماندووە بێ ئەڕاتە ماڵە شوێ بە ئیسراحەتێ بکە سێرەکە لەسەر شاژەی تەلەڤیزیۆنە درامایکی تورکیە شەڕە خیانەتە هەڵخڵاتان هەزار وەک شتیایە ئەمە بینەر بێزارەکە حەزی بە درامایەکە کە ڕۆیشتەوە دانیشێت تۆزێ بە دیارە پێ بکەنێ ئەسڵەن لە ڕووی بێ لە بەرچاوی خێزانەکەی سەیری بکە کە تۆ درامایەکەکەی بۆ مناڵی بکەیت بۆ گەورەی بکەیت بۆ وەسەتی بکەیت بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای بکەیت. درامای تورکی بۆ چینێکی دیاریکراوە بۆ سەر و 18 ساڵە بە تایبەتی کۆمەڵێک لەقتات کۆمەڵێک قسە کۆمەڵێک شتیایە پێویستە ئەمە لە کۆمەڵگای کورتی دوور خرێتەوە. ئێمە کۆمپانیا کە ئیشەکەین هیچ بۆ تەلەڤیزۆنەکەین کاتێ تەلەڤیزۆنێک درامایکی بۆ ئەرزەکەی دەڵێ فڵان درامام هەیە ئەمە سعرەکەیەتی بە تایبەت درامای تورکی تەلەڤیزۆنەکەڵێ من بینەری تورکیم لەدەستداوە چ پێویست بەواکە کە من بێمیش لەسەر درامای تورکی بکەم کەواتە لەم کاتەیە درامای تورکی ڕەفزەکە منیش وەکو کۆمپانیا ناتوانم شتیا بکەم کە ئەو نەیەوێت من ئیش بۆ تەلەڤیزۆنەکەکەم کە ئەو نەیەوێت کەواتە منیژی شتیا ناکەم بێ مەجبور بایکۆت دیکەین. ئەوەی کە زیاتر ئێستا بینەر حەزی پێێتی درامای فارسی و درامای کۆری مۆدێرن وەکو کەناڵەکان باسکەین کەناڵی کورسات یەکەم کەناڵ بوو کە بایکۆتی درامای تورکی کرد دوای ئەوە کەناڵەکانی تر زۆر بە دوای هاتن ئێستا کۆمەڵی کەناڵ نەبێ کە دیاریکرا و خەتیان تۆزێ بەلای تورکیایە مەدان بە درامای تورکیە زۆرینەی کەناڵەکان بایکۆتیان کردووە ماوەی 2 ساڵ و نیو زیاترە بێت بە تایبەت لە دوای ئەم مۆزوعی ڕۆژئاواشەوە 100% بایکۆتی درامای تورکی کرا. درامایکی تورکی کاتێکە تۆ ئەگەبتەیە کۆپیڕایتی ئەسلی بکڕیت داهاتێکی زۆر لەسەر دەکەوێت ئەو داهاتی کە لەوێ سەرفێکیت ئەگەر بە تەسەوری من ئەگەر بیانی سیناریستی باش و ئەکتەری باش و دەرهێنەری باشە هەبێت لە درامایەکی کوردیا سەرفی بکەیت بینەرێکی زۆر باشتر دەبێت و داهاتی ناوخۆکێکەکە بەرهەمی کوردیێکەکە لەوانە داهاتی ناوخۆپەیەکات زۆر بەرزەبێتەوە ئەو پاری کە توی بە درامایەکی تورکی ئەچێتە دەرەوە بۆ دەوڵەتی تورکیا ئەو ژیا بە چەک و کوردەکانی خۆمانی پێ بردومانەکەات.